ئەمڕۆ بەڵێن یادی پۆلیسی کەرکووک یاخود جەژنی پۆلیسە لە تەواوی عێراقداوە کەرکووکش بە هەمان شێوە یادی ئەنجام داوە. من دیمەنەکان بۆ ئێوە ئاگوازمەوە لەگەڵ باسی زانیاریەکانەکەم دەبینین کە تەواوی سلکەکانی پۆلیس بەشەکانی پۆلیس لێرن لە ئاگرکوژێنەوە لە پۆلیس لە پۆلیسی هاتوچۆ لە بەشەکانی دیکەی پۆلیس سەرجەمیان لێرە ئەمڕۆ ئامادەیان هەیە بۆی کە کۆمەڵێک نمایشی جیاوازی سەربازی ئەنجام بدەن کە تایبەتە بە جەژنی پۆلیسی عێراق و بە هەمان شێوە ئەفسەرانی باڵای پۆلیسی کەرکووک سەرجەمیان ئامادەن لێرە و نوێنەری وەزیری ناوخۆی عێراق لە کەرکووک ئامادەیە بۆی کە بەشداری لە مەراسیمی پۆلیسدا بکەن و ئێستا ئەوەی کە ئیبینن فەرماندەی پۆلیسی کەرکووکە کە وتەیەک پێشکەشەکات بۆ یادی جەژنی پۆلیس و بە هەمان شێوە ئەفسەرانی دیکەی پۆلیسیش وتەیان پێشکەش کرد بۆی کە لەمڕۆوە خۆیان ئامادە بکەن بۆ قۆناغێکی دیکە دیارە پۆلیسی کەرکووک خۆی بۆ ئەو ئامادەکە کە مەلەفی ئەمنی کەرکووک وەربگرێ بۆ پێی کە ماوەی 7 ساڵە مەلەفی ئەمنی لە دەستی پۆلیسی کەرکووکدا نەبووە هەرچەندە پێشتر ئامادەیان دەربڕیوە کە ئەوان ئامادەن کە مەلەفی تەواوی ئەمنیەتی کەرکووک وەربگرن بە قەزا و نەحەکانیشەوە بەڵام تاکو ئێستا عێراق مەلەفی ئەمنی لە سوپاوە نەگواستێتەوە بۆ پۆلیس هەرچەندە چەندین دەفعی تعینات یاخود وەزبەی تعینات لەم کۆتاییانە بۆ پۆلیسی کەرکووک هاتووە هەموو ئەو تعینانە بە ئامانجی ئەوە بووە کە پۆلیسی کەرکووک بەهێزتر بکەن و وای لێ بکەن ئامادە بێت بۆ وەرگرتنی مەلەفی ئەمنی لە پارێزگای کەرکووکدا بەڵام تاکو ئێستا وەکو باسم کرد ئامادەکاریەکان پێچێت تەواو نەبوو بێت پێویستی بە ئامادەکاری زیاترە بۆی کە مەلەفی ئەمنی کەرکووک لەلایەن پۆلیسەوە وەربگیرێت. من هەوڵەدەم وتەبێژانی پۆلیسی کەرکووک بدوێنم دیارە دوای تەواوبوونی وتەکە ئێمە ئەتوانین کە گفتوگۆیان لەگەڵا بکەین. یەکێک لەوانە عەمید سابر محەمەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی کەرکووکە. الكلمة الآن للسيد رئيس مجلس محافظة كركوك الأستاذ محمد الحافظ المختار فليتفضل مشكورا. طبعا ئەمڕۆژ 103 ساڵ بە سەردامەدرانی پۆلیسی عێراقا تێدەپەڕێ. من لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم ئەفسەران و کارمەندانی پۆلیس دەکەم لە بچووکترین پۆلیس تا گەورەترین ئەفسەر. طبعا پۆلیسی عێراق 103 ساڵە دامەدراوە ساڵی دوای سوپای عێراق دامەدراوە لەگەڵ دامەدرانی عێراقا ڕۆڵێکی گەورەی چاکی بینیوە لە وڵاتەکەیە بە گرتن و ڕاودونانی تاوانباران و دران بەدادگا. لەم ڕۆژەی ئامارەکانی خۆتان بە ئێمە بڵێن لە ساڵی ڕابردوو چەندێک ساڵێکیشتانە بۆ پۆلیسی کەرکووک؟ وڵای من ئامارەکان لە بەردەستانیە بەڵام نەک ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ تاوان و کارەساتەکان ڕوو لە کەمی ئەبێت لەبەرەوەی ئێمە لە پۆلیسی کەرکووکە ڕوو لە زیادکردنی ڕوو لە هەڵکشانی پۆلیسە کە زیاتر تا ئێستا نزیکەی 4000 لە ساڵی ڕابردوو 4000 پۆلیسمان بۆ زیاد بووە. دیارە عەمید سابر محەمەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی کەرکووکە بەڵام ئەگەر بوار بێت من دەبێ ئەقیت عامرش بدوێنم کە وتەبێژی پۆلیسی پارێزگای کەرکووکە بۆی کە من زانیاریەکەم دەستکەوێت سەبارەت بە چالاکیەکانی پۆلیس کاک ئامەرسڵاو لێوێت هەم چالاکیەکانی ئەمڕۆ و هەم ئامارەکانی ساڵی ڕابردوو پێویستە ئەم ژمارانە لای تو دەستەکەیە؟ ئامارەکان بەپێی داتاکانی وزارەتی ناوخۆ خۆی بە مەرکەزی بڵاوی دەکات بە شکلێکی لێن داگرێت بە پێی بەیانات و بەپێی ڕقەمەکان بەڵام بە شکلێکی عام ئەم ساڵ زۆر کەمتر بووە ڕێژەکان لە ساڵانی پێشتر. مەبەستە ڕێژەی تاوانە؟ ڕێژەی تاوان بەڵێ. ئێمە ئیمڕۆکەش یادی دامەزراندنی پۆلیسی کەرکووکە 103 ساڵ تێدەپەڕێ یادی دامەزراندنی پۆلیس دەگەڕێتەوە بۆ سەردانی بدەیت تشکیلەی دەوڵەتی عێراقی لە ساڵی 1921دا پۆلیس لە ساڵی 1922دا تشکیل کرا توانی لەو ساڵانەیە کار بکا بەبێ ئەوەی ماشەیەک بۆ کاتۆرەکان توانێت خزمەتی هاوڵاتیان بکا حتى طبول الحرب غير صوتها هتفت باسمك يا شجاع
شجاع يا همام، الله أعطى للعراق مهابة بالشرطة الأبطال لهم منا السلام. الحضور الكرام بإشراف العميد عياد جمال محمود آمر مركز التدريب الأساسي في كركوك، الآن فقرة الاستئذان من قبل آمر الكراديس لبدء مراسيم استعراض المنتسبين والآليات. يتفضل العميد حسين محمد عيسى آمر الكراديس المستعرضة تلفون كربون 911 خلال 5 دقائق وچارە سەر دەکرێت. ئەوە ئێستا مەراسیمەکە خود دەست پێەکە دەڵێن نمایشی بەشەکانی پۆلیس دەست پێەکە هەرەکە نمایشێکی جیاواز بەخۆی هەیە. دەبینین هەم سرودی تایبەت بە پۆلیس دەوترێتەوە و هەم نمایش و جۆڵە سەربازە جیاجیەکان ئەمڕۆ لەلایەن بەشەکانی پۆلیسی کەرکووکەوە نمایشەکردی. ئەمانە بەشێکیان لەو پۆلیسانن کە تازە دامەزراون واتە لە ماوەی ساڵی ڕابردوو دامەزراون و بەشێکیشیان لەو پۆلیسانن کە ساڵانێکە خزمەتیان لە سلکی پۆلیسی کەرکووکدا هەیە لە ڕوبڕووبوونەوەی تیرۆر و لە ڕوبڕووبوونەوەی ئەو کەسانی کە بازرگانی بمادی هۆشبەرەوەکەن یاخود هەر دامەدەن. ئێستا وەکو باسم کرد نمایشە جیاجیەکان دەست پێکات. ئەمە یەکەمین نمایشی پۆلیسی کەرکووکە کە بە شمشێرەوە دێنە بەرامبەر ئەفسەرانی باڵای پۆلیسی کەرکووک و مارش و سروتە تایبەتەکانی تایبەت بە پۆلیس و بەخۆیان دەڵێنەوە. بەڵێ ئەمە بینیتان ئەمە نمایشەکان بوو. من گەڕێمەوە بۆ